زۆر کەریمە لەبەرەوە ئێمەش دەبێت کەریم بین لەگەڵ خەڵک نەک دنیا گرانی بکەین بۆ خەڵک ئەو ڕەمەزان دروست بووە حتا بزانین معاناتی فەقیر چۆنە نەک حتا دنیا گران کەی لۆ فەقیر لۆ ئەو کەسانش کە سفرە پۆست دەکەن لە ئەوەی لە فەیسبوک و لە ئینستاگرام دەبێت خۆیانش معاناتی ئەو فەقیرانە ببینن کە خۆیان ناتوانن ئەو خواردنە ئەو شتە خۆشانە حازرکەن لۆ خۆیان لەسەر گرانبوونی شتومەک لە بازاڕدا شتێکی زۆر بێبەهایە و تاجرەکان دەبێت حکومەت ڕێگەیان لێ بگرێت لەبەرەوەی لە مانگە ڕەمەزاندا دەبووە شت هەرزانتر بێنەوەکو گرانتر لەبەر خەڵکی هەژار و مانگێکی پیرۆزە لە ئێمە مانگی ڕەمەزان هیوادارم بێتە مانگێکی خێر و بەرەکەت بۆ گشت لایەک و هەروەها داوا لە دوکاندارەکانی شەکەم کە شتومەچی گران نەکە لەو مانگا بە پێچەوانەوە شتەرزان بکەن لەبەرەوەی هەم ئەشیاەکان سەردەبی و هەم خەڵکی هەژاریش ئەتوانن لەو مانگەی شتومەچی بکڕن. ئێمە لەو مانگا پیرۆزەدا شتێکێک کە دەبێت لەناو ناخی مرۆڤەکاندا هەبێت ئەویش لێبوردەیە واتە تەسامح. کاتێک ئێمە بۆ ڕۆژوو دەبین طبعاً سترێسێکی زۆر زەختێکی زۆر لەسەرمان دروست دەبێت وا باشترە بتوانین کۆنترۆڵی ئەو زەختە نەفسی خۆمان بکەین.